ڕێنمایی ژماراشتی وەزارەتی ناوخۆ کە بڕیارە بۆ ماوەی 72 کاتژمێری تر قەدەغی هاتوچۆی ڕاگەیاندووە و لەو بڕیاریە لە چەند خاڵێکی ئاماژە پێکردووە کە بڕیارە 72 کاتژمێری تر قەدەغەکردنی هاتوچۆ ڕابیگیرێت لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و هەروەها دەسەڵاتی یا بە پارێزگاکانی هەولێر و سلێمانی بە دابینکردنی پێداویستیکردنی هاوڵاتیان و هاوڵاتیانی هەردوو پارێزگاکە و بڕیاریشە 16 لەسەر 7 کاتژمێر 12 شەو کە هەموو هاوڵاتیانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن بڕیارە شەوی 16 لەسەر 7 کاتژمێر 12 شەو خاڵە سنوورەکان بە تاواتی داخرێن بە ڕووی هاوڵاتیانە وە لە ماوەی کە هەر هاوڵاتێک لە دەرەوەی هەرێمی کوردستان توانێت بگەڕێتەوە ئیجراعاتەکەی لەگەڵ ئەو کەسانی کە کارێکی گرنگ و پێویستیان نییە پێشێری ڕێنمایەکە بکەن بینە سەر شەقام ڕێگابانەکان وەکو باستان کرد ئەمڕۆ زیاتر لە 750 ئیجراعات کراوە بەڵک گەنامە لەو کەسانەوە گیراوە بەبێەوەی کارێکی گرنگ و پێویستیان هەبوو بێ سەرپێچیان لە ڕێنمایەکان کردووە هاتوونە سەر شەقام ڕێگابانەکان ئەو کەسانی کە مۆڵەتمان لێوەرگرتوون لە ماوەی ڕابردووە مۆڵەتەکانیان یاخو ساڵانامەکانیان نەم چەند ڕۆژای پێ ناینەوە بۆ جارێکی تێکەکەوتە مەفرەزەکانی هاتووە ئەم سەرپێچیان دووبارە کردەوە ڕاستەخۆ ئۆتۆمبیلەکانیان دەستی بەسەراگیری و حەجز دەکرێت چیە بۆ ئەمانە ئەمانە دوای تێپەڕبوونی ئەم دۆخە ئیشەڵڵا کاتێک کە بە سەلامەتی هەمومان کۆتایی بەم دۆخە هاو ئەم کەسانێک هێنە بە ڕۆبەرایەتی هاتوچۆ مۆڵەتەکانیان لای ئێمە یاخو ساڵانەکانیان لای ئێمەیە جگەلەوەی کە سزای داراییان نەدەین دەسەرەوەی سەرپێچیان لە ڕێنمایەکان کردووە و ئەنێرین بۆ ئۆستۆپاچی هەر سزایشی تریان هەبووی پێشتر لە سزای هاتوچۆ لیان وەرەگیرێ ئەو کاتە بەڵگەنامە مۆڵەتەکانیان بۆ ژێڕێتەوە